الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكتاب كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إمان داراني خوشويست وشكو براب الرزكان لقل بيغمري خوشويست معناه صلى الله عليه وسلم، لقل سيرتي مباركي ژیان نامەی پیرۆزی ئەو پێغەمبەرە مەزنەین. چەند چەمکێک لەو ژیان نامەیە هەڵەگوازین و پند و ئامۆژگاری لێوە ئەگرین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی کرد و هیجرەتی کرد و گەشت بە مەدینە. پێش ئەوەی بگا بە شاری مەدینە یەثریب خۆی، گەڕەکێک هەبوو یان ناوچەیەک هەبوو پێ ئەوترا قوبا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوێ پێشوازی لێکرا لەلایەنی خەڵکی ئەو شوێنەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم 2 هەفتە لەناو قوبا مایەوە. لێرە حەزەکەم باسی ئەو تەرتیباتانەتان بۆ بکەم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم گەشت بە مەدینە و دەستی پێکرد. هەنگاوەکان چۆن هەنگاوینا و ئەو هەنگاوانە بۆچی بوو. بەڵام پێشەوەی باسی ئەوە بکەین ئەبێ ئەوە بزانین کە هەرچی هەنگاوێک کە پێغەمبەر ئەینا صلی الله عليه وسلم هەمووی بە ئیزنی خوای پەروەردگارە. ئینا كل شيء خلقناه بقدر. ئێمە هەموو شتێک خوای تەعالا ئەفەرمێ دروستمان کردووە بە ئەندازە و بە تەرتیب دامانناوە. و پێغەمبەری خوش محمد صلى الله عليه وسلم چونکە پێغەمبەری خوایە بە پێی تەرتیباتی خوای پەروەردگار ئەجوولێتەوە. خوای تەعالا شتەکانی بۆ دیاری ئەکا لە خۆیەوە. پێغەمبەر صلى الله عليه وسلم هیچ شتێک ناکا. هەر مەسئلەیەک، ئەم خاڵە زۆر گرنگە بۆیە ئیخەمە پێش بابەتەکە، هەر مەسئلەیەک کە پێغەمبەر صلى الله عليه وسلم بە وحی نەیکردبێ، یعنی بە وحی ئیلاهی نەیکردبێ و ڕەئی بەشەری تیابوو بێ، ئەگەر خوای تەعالا پێی قبول بێ ئەوە ئیقراری لەسەر کردووە، پێی ڕازی بووە. بەڵام ئەگەر قبولی نەکرد بێ یەکسەر ئاەت دابەزیە، وحی دابەزیە کە پێی ئەڵێ ئەمە هەڵەیە ئاوا بکەن. ئەمە مەسئلەیەکە زۆر زۆر گرنگە بۆ ئێمەی موسڵمان بیزانین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەوا و ئارەزووی خۆیەوە هیچ شتێکی نەکردووە، بەڵکو بە وحیەکی ئیلاهی کە خوای تەعالا خۆی سەرپەرشتی کارەکانی پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم. بۆیە بەختەوەری ئێمەی مسلمان و شوێنکەوتووی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە شایەتمان داوە، ئێمە شایەتی ئیمانمان داوە وتمانە أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. شایەتی ئەدەم ئەمە ئێمە شایەتی ئیمانە، ئەمە خۆمان ناومانە شایەتمان بۆ کورتکردنەوە. ئەگینا خۆی معناکەی ئەوەیە شەهادەت الئیمان. ئەمە شەهادەی بڕوانامەی ئیمانی هەر یەکێک لە ئێمەیە کە شایەتی ئەدەین کە خوای تەعالا تاک و تەنیایە و هیچ کەسێک شایستەی پەرستن نییە جگە لە ئەڵڵا نەبێ، و باوەڕیشمان وایە و شایەتیش ئەدەین لەسەر ئەوەی کە محەممەد ڕەسوولی خوایە.
آخر کە تۆ شایەتی دا محەممەد ڕەسوول اللهە کەوابوو هیچ شتێک لە خۆتۆ نابێ بکەی مادام محەممەد ڕەسوولی خوایە کەوابوو هەرچی پێغەمبەر بیفەرمێ لەلایەن خواوەیە ئەبێت تۆ ئیمانت پێ هەبێ و باوەڕی تەواو و یەقینی تەواوت پێ هەبێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خۆیەوە هیچ ناکات و شوێنیشی بکەی و بەختەوەری تۆش لە دنیایە و لە قیامەتیشە لەسەر ئەوە ڕاوەستاوە کە شوێنی پێغەمبەر بکەوی صلی الله علیه وسلم و شوێنی تەرتیباتەکانی پێغەمبەریش بکەوی ئەو تەرتیباتانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمانی داناوە بۆیە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئازیزانم مسلمانە بەڕێزەکان زۆر گرنگە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی وحیە هەمووی تەئیدی ئیلاهیە زانینی ئەم ژیاننامەیە بەرنامەی ژیانت دیاری ئەکا ئێمە لەو ڕۆژۆ دەستمان بەم بابەتە کردووە کە ئەمڕۆ هەفتەیەم وتارە لەم بابەتە زۆر شت ئێستا لە مێشکی تۆیە دروست بووە کە پێشان نەت ئەبوو یان نەت ئەزانی یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو هەنگاوەکانی کە ناوێتی لە ژیانیە هەمووی بە ئیزنی خوای پەروەردگار بووە و نابێ لە خۆیەوە هیچ بکە و من و تۆش ئەبێ شوێنی ئەو ڕێبازەی پێغەمبەر بکەوین صلی الله علیه وسلم ئەگینا بەختەوەر نابین خۆشەویستەکانم ئێمە نابێ هەوا و ئارەزوی خۆمان لە کارەکانمانە ڕنگ بداتەوە من چیم پێ باش بێ ئەوە باشە چیم پێ خۆش بێ ئەوە باشە ئەوە ئەکەم نییە شتیوان نییە لەبەر ئەوە یەکەم هەنگاوی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هاتە قوبا دروستکردنی مزگەوتی قوبا بوو ئەوانەی حەجیان کردووە یان عومرەیان کردووە ڕۆیشتون بینویانە مزگەوتەکە طبعا گۆڕانکاری تیا کراوە بەڵام شوێنەکەی هەر ئەو شوێنەیە یەکەم ئیشی پێغەمبەر صلی الله علیه وسلم دانانی بناغەی مزگەوت بوو و یەکەم جمعەشی لەوێ کرد بە 40 نەفەر یەکەم جمعەشی لەوێ کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەوەی باسی مزگەوت بکەین و بۆ یەکەم هەنگاو پێغەمبەر صلی الله علیه وسلم مزگەوت بوو مەسئلەیەکی تر هەیە پیاچین دوایەوە دێنە سەر مزگەوتەکە ئەویش ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای 2 هەفتە گەیشتە مەدینە هات گەشتە یەثریب شاری مەدینە پێشوازیەکی زۆر گەرم کرا وەکو چۆن لە قوبا پێشوازی کرا لەوێش پێشوازیەکی زۆر گەرم کرا هەرموو کەسێک یان زۆربەی گەورەکانی یەثریب تەماحی ئەوەیان هەبوو دەستیان بگاتە ڕەشمەی حوشترەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەر کەسێک میوانداری پێغەمبەری خوا بکا و ئەو فەزڵە گەورەیەی دەستکەوێ یعنی یەکەم کەس کە میوانداری پێغەمبەر بکا صلی الله علیه وسلم بەڵام لێریشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرسێکی زۆر گەورە یان خوای پەروەردگار بەڵام پێغەمبەر جێبەجێیەکە دەرسێکی زۆر گەورەی عرضی ئەصحابەکانی پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم بە تایبەت خەڵکی مەدینە ئەویش ئەوە بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی مسلمانان کەس ڕەشمەی حوشترەکە نەگرێ ئەم حوشترە ئەمری پێکراوە خۆی لەکوێیە دابنشێت ئەوە لەو شوێنەیە مزگەوت دروستەکرێ و بناغەی کارەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست پێەکا فەرمووی دعوها فەرمووی وازی لێ بێنن فإنها مأمورة فەرمووی ئەم وشترە ئەمر پێکراوە بەڵێ فإنها مأمورة وأنا مأمور وأنتم مأمورون أيها المسلمون بەڵێ ئەو وشترە ئەمری پێکراوە ومنیش ئەمر پێکراوی خوام و ئێوەی مسلمانیش ئەبێ بەپێ ئەمرەکانی خوا بجوولێنەوە بەپێی فەرمانەکانی خوای پەروەردگار بجوولێنەوە کەس لە خۆیەوە بۆی نییە بجوولێتەوە لەبەرەوەی خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەمەی بەڕوونتر باس کردووە کە ئەفەرمێ لە سوورەتی ئەحزابە ئاەتی 36 ئەفەرمێ وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا بۆ هیچ مسلمانێک نییە لە ئافرەت و لە پیاوان ئەگەر خوای پەروەردگار بڕیاری شتێکی دا ئەوان لە خۆیانەوە سەرپشتی شتی تر بن یعنی شتی تر هەڵبژێرن شتیوان نییە بە هیچ شێوازێک بەڵکو ئەبێ فەرمانەکانی خوا جێبەجێ بکەن هەر کەسێک لا بدا و سەرپێچی بکە
سەرپێچی خوا و پێغەمبەرەکەی بکە بەڕاستی گومڕابوونێکی ئاشکرا گومڕابووە. ئەمڕۆ ئەو مسلمانانەی کە گومڕابوون کە سەریان لێشێوە کە نەکبەتی گرتیانێتی لە دنیاە هەمووی بەهۆی ئەوەوە گومڕابوون کە مەعسیەتی خوا و پێغەمبەرەکەی ئەکەن و ئەزانن بەس بە تەنیا شایەتی ئیمان بدەن بڵێن ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله بەدەم ئیتر هیچ کردەوەیەکیان نەبێ یا کردەوەکانیان پێچەوانەی شایەتمانەکەیان بێ ئیتر تەواو ئەمان مادام شایەتمانیاندا تەواو یەکسەر بۆ بەهەشت ئیتر هیچ حیسابێکی نییە. بۆیە مسلمان وا ئەبینین هیچ بەرنامەی ژیانی لەسەر ئیسلام ناچێ، نە لایەن عەقیدەوە عەقیدەی مسلمانە، نە لەلایەن ئەخلاقەوە ئەخلاق و ڕەوشتی مسلمانە، نە ئەحکامەکانی دینیش جێبەجێەکە، نوێژ ناکە، ڕۆژوو ناگرێ، زەکات نادا، حەج ناکە، گاڵتەشەکە بە دینی ئیسلام و ئەنواع و ئەشکاڵ شت ئەڵێ. لەگەڵ ئەوەیشا تۆ بۆت نییە بڵێ کابرا تۆ لات داوە لە دینەکەی خوا، کابرا تۆ مسلمان نیت لە ڕاستیە، بۆت نییە بڵێ. بۆچی بۆت نییە بڵێ؟ لەوەرەوەی کابرا ئەڵێ من شایەتمانەمە هێناوە، خۆ من کافر نیم. با بەخۆ کافر شاخ و گوێی نییە، خۆزگا کافر شاخ و گوێی بووایە. دەی بزانم ئەمڕۆ چەند کەس شاخ و گوێی بۆ دروستە بوو؟ خۆ کافر چییە؟ ڕۆژێکیان دانیشتو بووین سەدام حوسێن چوو بۆ رووسیا، دانیشتو بووین لە بەردەمی تەلەڤیزۆنێکی ملەوەنە، ئیتر کە دابەزی سەدام و وەفدەکەی لە تیارەکە ئەوانیش هاتنە پیرەوە، گۆرباچۆڤ و جەماعەتەکە هاتنە پیرەوە، کابرایەک لە مەجلیسەکە دانیشتو وتی وەڵڵای برا ئێمە ئەڵێین ئەمانە کافرن، براسی ئەو جەماعەتی لای خۆمان کە هەمووی دەمچاویان ڕەشە و ئەمانە ئەوانی چەند سپی و جوان و نورانین. واتی ئەگەیشت یعنی هەر کەسێ دەمچاوی سوور و سپی بێ یعنی معناوی ئەمە نورانیە و تەواو. خەڵکی وا تەقیم ئیسلامەکە. ئیسلامەتی بریتیە لە جێبەجێکردنی ئیسلام. ئەگەر ئیسلامت جێبەجێ کرد معنای وایە تۆ مسلمانی، ئەگەر جێبەجێت نەکرد کەوا بوو ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ شتێک لە ئارەزووی خۆیەوە ناکە. بۆیە ئەڵێ ئەم حوشترە بەرەڵایکەن ئەمە ئەمری پێکراوە، خۆی شوێن دیاریەکە. ئەو حوشترەش چوو تو شوێنێکی دیاری کرد کە شوێنی مزگەوتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئێستا. اللهم صل على محمد وعلى آل محمد. کە شوێنی ئەو مزگەوتێ دیاری کرد. طبعا ئەمە دەرسی گەورەی تایە بۆ ئێمە و بۆ ئەو خەڵکەشی کە لەوێ بوون حتا پێغەمبەریان تیاما ئەو دەرسە مایەوە لە ناویانە. چونکە برا بەڕێزەکانم خەڵکی مەدینە نازانن، بە تایبەتی عەوامی خەڵ شتی عەمەلیان ئەوێ بە بەرچاویان و ئەنجام بدرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فێری کردن لە یەکەم هەنگاوە کە هاتە مەدینە، من هیچ شتێ لە دەستی خۆمان نییە، منیش عەبدێکم وەکو ئێوە مەئمورم، خوا ئەمری پێکردووم، بەس ئەمرەکانی خوا جێبەجێکەم. ئەم حوشترە بە ئەمری خوا شوێنی مزگەوتەکە دیاریەکە. بۆیە لە داهاتووە ئەگەر هەر فەرمانێک بۆ من هات، هەر فەرمانێک بۆ من هات و پێتانم ڕاگەیاند، پێویست ناکە بگەڕێی بڵێ معناکەی چییە و بۆ چییە و حکمەتەکەی چییە، ئەمە خوا و توێتی و جێبەجێەکەی. ئیسا ئەمڕۆ کۆمەڵێک لە مسلمانان هەر قسەیەکەی ئەڵێ بۆ وابێ، ئەڵێ فڵان شت حرامە ئەی بۆ حرامە، فڵان شت وایە ئەی بۆ وایە، هەرچی شتێک ئەڵێ ئەی بۆ وایە ئەی بۆ وایە. کاکە خوا وای فەرمووە، ئەگەر معنا و حکمەتەکەی بزانی فەخێر عەلا خێر، شتێکی باشە. ئەگەر نەیشیزانی فەرمانی خوایە و جێبەجێەکەی تەواو. ئیتر نابێ نەکبەتی بمانگرێ هەموو شتی ئەبێ بیزانین معناکەی چی ئەو جا جێبەجێ بکەین. جا ئەگەر وابێ خۆ نابێ دەستنوێژ بگریت. تۆ چوزانی حکمت لە دەستنوێژ چییە؟ تۆ چوزانی حکمت لە ڕۆژوو چییە بۆ لەو مانگەیە بێ و بۆ لە ئەوە نۆکاتۆ تا ئەو کاتە؟ مەرج نییە. ئێمە فەرمانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا جێبەجێ ئەکەین چونکە لەلایەن خواوە ئەمری پێکراوە و ئەهلی مەدینەش ئەوە فێر بوون. بۆیە حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناوێنەما هەر ئەمرێک لە پێغەمبەری خواوە باتە بەبێ یەک و دوو جێبەجێیان نەکرد، ئیتر لە معناکەی تێ بگەیشتان یا لە معناکەی تێ نەگەیشتان. ئەمە مەسئلەیەکە گرنگە خۆشەویستەکانم. لە مەدینەیش یەکەم کار پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجامێدا مزگەوتە. براینە ئەبێ ئێمە دەرس وەربگرین. بۆ لە قوبا یەکەم ئیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم مزگەوتە، بۆ لە مەدینە یەکەم کاری پێغەمبەر صلی الله عليه وسلم مزگەوتە. ئەسڵەن پێغەمبەر صلی الله عليه وسلم بیر ناکاتەوە بڵێ ماڵەکەی خۆم لەکوێ بێ،
یعنی باسی ماڵی خۆی هەر ناکات، باش سی شوێنی خۆی هەر ناکات، یەکەم شوێن مزگەوتە تەواو. دوای ئەوە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیتر بەبێ ئەوەی پرسیارکە ماڵێکی طبعا هەموو کەسێ ئێستا حەزەکات طبعا بڕاتە ماڵێکی باش دەستیان بڕوا، یا هەندێک خزم و خاڵەوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینە بوون بەنی نەجار، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیتوانی بڵێ من ئەڕۆم جارێکان لەلای ئەوان ئەبم، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر فەرمووی نزیکترین ماڵی کەسوکارمان، حتا فەرمووی کەسوکارمان، یعنی تر تەواو ئەهلی مەدینە هەمووی کەسوکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە مسلمانان یەک دڵن، هەمووی کەسوکاری یەکن. إنما المؤمنون إخوة. والله برایەتی ئیسلامەتی خۆشەویستەکانم زۆر لە برایەتی دایک و باوکی بەبەرتر بێ ئەبێ. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەقرەبترین نزیکترین ماڵی کەسوکارمان ماڵی کێیە؟ وتیان ماڵی ئەبوو ئەیوبی ئەنساریە، پیاوێکی فەقیری هەژار خانوویەکی هەبوو لە نزیکی ئەو شوێنە کە ئەکرا بە مزگەوت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ مایەوە تا ماڵێکیان بۆی دروست کرد لە ماڵێکی اعتیادی لە ناو مزگەوتەکە، ئێمە ئەڵێن ماڵ بەڵام هەر حجرەیەک هەر غورفەیەک بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کاتە تەنها سەودەی کچی زەمعا خێزانی بوو لە ناو مزگەوتەکە، دەرگای لە ناو مزگەوتەکە بێ بۆ ئەوەی دائیم ئاگای لە مسلمانان بێ. بۆ مزگەوت یەکەم هەنگاوی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، حتا پێشی ماڵەکەی خۆی، پێشی هەموو شتێکەوت. بۆ لەبەرچی خۆشەویستەکانم، چونکە برا بە ڕێزەکانم واللهی ئومەتی ئیسلام لەسەر پێی خۆی ڕاناوەستی ئەگەر مزگەوت نەبێ. ئەو ئەتوانین بە معنایەکی تر بڵین واللهی ئومەتی ئیسلام لەسەر پێی خۆی ڕاناوەستی ئەگەر مزگەوت ڕۆڵی خۆی نەبینێ، چونکە بۆ یعنی لە ئەوڵە وتمان ئومەتی ئیسلام لەسەر پێی خۆی ڕاناوەستی ئەگەر مزگەوت نەبێ، ئەم جاوتمان نەخێر، بەڵکو ئومەتی ئیسلام لەسەر پێی خۆی ڕاناوەستی ئەگەر ڕۆڵی مزگەوت نەڕاتۆ سەر ئەسڵەکەی خۆی، یعنی مزگەوت ڕۆڵی خۆی پێ نەدرێت، دەوری خۆی پێ نەدرێت. بۆ یعنی بۆ ئەم قسەمان وا کرد لەبەر ئەوەی مزگەوت زۆرە ئێستا، بەڵام بەداخەوە زۆربەی مزگەوتەکان ڕۆڵی خۆیان نابینن، بەڵکو لە زۆرێک لە وڵاتە ئیسلامەکانە تەنها مزگەوت نوێژەکەی، دوای نوێژەکان حتا لە کات نایلن زیکرەکانیش بکرێت، دوای ئەوە دەرگای مزگەوتەکان داخەن و تەواو مزگەوت بەس نوێژ، بەس نوێژ. مع العلم مزگەوت لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس نوێژ نەبووە. مزگەوتێک ئەگەر لەگەڵ ڕۆڵی خۆیان نەگونجابێ، ئەم قسە غەریبە طبعا لاتان، غەریبە لاتان، و لە قورئانیش خوای تعالی باسی کردووە ڕۆڵ ئەگەر مزگەوت بە ڕۆڵی خۆی هەڵنەسێ، ئەگەر بە پێچەوانەی ڕۆڵەکەی خۆی هەڵسێت، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو مزگەوتەی ڕۆخاندووە. قسەکە زۆر غەریبە، یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم مزگەوتی ڕۆخاند؟ بەڵێ مزگەوتێک لە مەدینە دروست کرا، بڕێ منافق و دوڕوو دروستیان کرد بۆ لێدانی ئیسلام، بۆ بیکەنە شوێنی کۆبوونەوەی منافق و دوڕوەکان. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەفەرا بوو، منافقەکان بە دەوری ئاهاتنەوە چون مزگەوتێکمان دروست کردو، ئەی پێغەمبەری خوا حەزەکەن یەکەم ئیش جەنابەت هاتیتەوە بێ نوێژی تیا بکەیت و ئەوانە. خوای تعالی فەرمانی کرد کەوا ئەو مزگەوتە مزگەوتی ضیرارە، ئەبێ بیڕۆخێنیت، ئەبێ بیڕۆخێنیت. ئەگەر مزگەوت بە ڕۆڵی خۆی هەڵنەسە هیچ سوودێکی نامێنێ. ڕۆڵی مزگەوت چییە خۆشەویستەکانم؟ طبعا لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزەکەم بزانن ئەم مەسئلەیشە هەم مەسئلەیەکی زۆر گرنگە، اهتمام بە شەکلی مزگەوت نەدراوە، مزگەوتەکە چۆن بێت چۆن نەبێ، حتا تەنانەت یعنی مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها بە قوڕ و بە سعفی دارخورما بانەکەی گیرا و پایەکانیشی بە دارخورما دروست کرا، یعنی مزگەوتێکی بەسیط. بەڵام ئەو مزگەوتە ئەو جیلە و ئەو دەوە گەورەیەی پەروەردە کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دینی پێ ڕاگەیاندن، ئەوانیش دوای خۆیان حتا گەشتۆتە ئێمە. یعنی تەماشاکەن خۆشەویستەکانم، مزگەوت ئەمڕۆ بینایەکەی زۆر گەورەیە، جاری وا هەیە ملیۆنەها دیناری تیا سەرفەکرێن، بەڵکو ملیۆنەها دۆلار، نەک دینار، دۆلاریشی تیا سەرفەکرێ، بەڵام هیچ سوودی نییە. هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا تقوم الساعة حتى يتباهى الناس بالمساجد. ئەفەرمێ قیامەت هەڵناسی هەتا خەڵکانێک دروستە بن شانازی ئەکەن بە مزگەوتەوە، شانازی ئەکەن بە مزگەوتەوە، ئەمەڵێ مزگەوتەکەی ئێمە جوانە، وەڵێ مزگەوتەکەی ئێمە جوانە. جاری وا هەیە مزگەوتەکەی هیچ عیبێکی نییە، ئەی ڕۆخێنن و مزگەوتێکی تر دروستەکەن بە پارەیەکی زۆری مسلمانان سەرفەکرێ، هیچ زەروریش نییە، لازم نییە.
حتى للرواياتك أم حديثة في غمر صلى الله عليه وسلم فرمي زمانك ديت لسر مسلمان يعني لقيامته خلقي شانازي أكابا مزقوتوا بلام هیچ تعمیریشی ناکەن مزگەوتێکە پارەیەکی زۆر زۆری تا سەرف ئەکرێ کاتە دیتە ناوی تەماشاکەی دوو ڕوسێ ڕزنێژی تیاکە پارەیەکی زۆر زۆریشی تا سەرف کراوە. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ما أمرت بتشييد المساجد ئەفەرمێ من ئەمرم پێ نەکراوە مزگەوت بە جوانترین شێوە دروستکەم هیچ کێشە نییە لە قوڕ دروستیکە هیچ کێشە نییە با مزگەوت لە قوڕ بێ بەڵام دەوری خۆی ببینێ ڕۆڵی خۆی ببینێ بەڵام لە مەڕمەڕ و لە کاشی آخر مۆدێلات و لە بە هەموو شێوەیەک ڕازاندنەوەش دروستیکەی بەس ڕۆڵی خۆی نەبینێ هیچ سوودێکی نییە هیچ سوودێکی نییە. تەنانەت خۆشەویستەکانم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ مزگەوتەکانتان مەڕازێننەوە وەکو چۆن یەهود و نەسارا شوێنە عیبادەتەکانی خۆیانیان ڕازاندەوە. یعنی ئەوەندە خەریکی ڕازاندنەوەی مزگەوتەکان بیناکەی نیو ئەوەنەی خەریکی عیبادەتکردن و ئاودانکردنەوەی نین بە خواپەرستی. جا ئەمە زۆر گرنگە بیزانین. دەوری مزگەوت خۆشەویستەکانم ڕۆڵی مزگەوت لە ئیسلامە بریتیە لەمە یەکەم پارێزگاری لە ئیمانی ئیمانداران یعنی ئەو پێنج فەرزەکە لە مزگەوتە جەماعەتی تیاکرێ لەگەڵ ڕۆژی جمعەیە و لەگەڵ ڕەمەزانەکان و ئەوانە خەڵک دێ لەوێ ئیمانی بەرزە بێتەوە. من هەر کەسێ پرسیارم لێکا بڵێ مامۆستا من تازە تۆبەم کردووە حەز ئەکەم بێمە سەر ڕێگا و هەڵ نەگەڕێمەوە من یەکەم خاڵ پێ ئەڵێم هاتوچۆی مزگەوت کە هیچ نەبێت چەند فەرزێکت با لە جەماعەت لە یعنی ڕۆژانە لە مزگەوت تا بکرێ دوای ئەوە هاوڕێ ئاگات لە هاوڕێی خراپ بێ ئەو هاوڕێیانەی کە پێشاهات بووە و بەرەو خراپە بردوونی تۆیان بەو خراپە بردووە ئێستا وازیان لێ بێنە و بێ هاوڕێ لە مزگەوت بگراوەی کە ئەتێنێ بۆ مزگەوت ئیتر تەواو. یعنی ئەو کەسە بەس هاتوشۆی مزگەوت بکە پێنج فەرزە یان هیچ نەبێت چەند فەرزێک و بۆ جمعە ئامادە بێ و ڕەمەزانەکان بە مەزبوطی لە مزگەوتە لەگەڵ مسلمانانە نوێژەکان بکە باوەڕ ناکەمتر بفەوتێ ئەو کەسە ئیتر ڕێگای گومڕایی ناگرێتە بەر. بۆیە یەکەم ئیشی مزگەوت پاراستنی ئیمانی ئیماندارانە. دووهەم مزگەوت پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوانی مسلمانانە پتەو ئەکا. براینە ئاگاتان لێتی ئەمەی کە تۆزی ئەم خێرە ماوە لە ناو ئێمەیە تا ئەم دەقەیە هەمووی هۆکاری مزگەوتە سەردان و هاتو چۆکردن و تعامل لەگەڵ یەکتریا و ئەم پەیوەندیە کە هەیە لە ناو خەڵکە تا ئەم دەقەیە تا ئێستا کۆمەلگای کوردی بۆیە تێک نەچووە کە ئەو هەموو فەسادە لە کوردستانە دەستی پێ کردووە باوەڕکەن سەبەبەکەی بۆ ئەوە گەڕێتەوە هێشتا خەڵک لە مزگەوتە ئاگای لە یەکتریە پەیوەندی کۆمەڵایەتی تێک نەچووە بەهۆی مزگەوتەوە. سێم خاڵ خۆشەویستەکانم لە مزگەوتە فەرقەکان نامێنێ فەرقەکان ئەسڵ وایەگە حاکمی مسلمانان کاربەدەستی مسلمانان خۆی بێ پێشنێژی بۆ مسلمانان بکە لە هەموو شارێکە لە شارە گەورەکەیە کە لە پایتەختەکەیە خۆی پێشنێژیان بۆ بکە خۆی وتاری جمعیان بۆ بدا و لە شوێنەکانیشە جێگرەکەی بێت لە ناو مسلمانانە بێ و هەمویان ئاگایان لە یەکتری بێ ئەو بزانێ حاڵی خەڵک چییە و خەڵکیش بزانن ئەو چۆنە کێشە و مشکلەکانی خۆیان بە ئەو باسکەن. ئەو کاتە فەرق نامێنێ وەزیرێت تێ دانشێ لە ڕیز دووهەم هات دانشێ لە سێم جێ بۆ دانشێ لە ئەخیرا جێ بۆ دانشێت ئەو ڕۆژە لە یەکێک لە وڵاتە ئیسلامەکانە سەرۆکی وڵات هات بۆ نوێژی جمعە مزگەوت پڕ بوو تەسەورەکەن لە شوێنی پێڵاوەکانە دانیشتە لەوێ جێگایەکیان بەرماڵێکیان بۆی دانا لە شوێنی پێڵاوەکانە دانیشتەوە سەرۆکی وڵاتیش تاو لە ئیسلامە فەرق نامێنێ ئەو فەرق و فروقە کە هەیە ئێمە لە ئیسلام لامانداوە خۆشەویستەکانم کاربەدەستەکانمان نایەن بۆ مزگەوت ئەوە نەکبەتیە ئەوە بەدبەختیە ئەوە قوربەسەریە. یەکێکی تر لەو خاڵانە خۆشەویستەکانم مزگەوت مەدرسەیە بۆ پێگەیاندنی هەموو جیلونەوەکان هەر لە مناڵی بچووکەوە حتا گەورەکان لە مزگەوتا پێگەیە کابرا لە ساڵێکە هەر بەس جمعەکان گوێی لە وتار بێ لە ساڵێکە زیاد لە 55 دەرس وەرئەگرێ لە ساڵێکە زیاد لە 55 دەرس وەرئەگرێ ئیتر نەخوێنەوار بێ ئیتر خوێنەوار بێ ئیتر دکتۆرای هەبێ پرۆفیسۆر بێ دێگوێ ئەگرێ لەوانەیە کابرا پرۆفیسۆرە بەڵام لە دینە هیچ شارەزایەکی نەبێ بۆیە دێگوێ ئەگرێت و شارەزایی پێیاکە ئیتر لە مناڵەکەەوە بگراتە گەورەکە. مزگەوت شوێنی پێگەیاندنی سەرکردەی مسلمانانە زۆربەی سەرکردەکانی ئومەتی ئیسلام و بە تایبەتی کوردی خۆمان تەماشاکەی فەقێیە مەلایە شێخە لەوانەوە هەمویان هاتون لەو شوێنە لە مزگەوتەوە پەروەردە بوون
لە هەموو زەمانەکانە لە هەموو زەمانێکە سەرکردەکانمان پەروەردەی مزگەوت بوون. خۆشەویستەکانم لە دەوڵەتە سێ ڕوکنی سەرەکی هەیە، هەموو حکوومەتێک هەموو دەوڵەتێ سێ ڕوکنی سەرەکی ئەو دەوڵەتە لەسەری ڕاوەستاوە. یعنی هەر دەوڵەتێک لەسەر سێ ڕوکنی سەرەکی لەسەر سێ پایەی سەرەکی ڕاوەستێ. پایەی یەکەم سوڵتەی تەشریعی واتە کە ئێستا ناوە ناوە پەرلەمان. پایەی دووەم سوڵتەی تەنفیذی کە پێ ئەوترێ حکوومەت ئێستا دەستگاکانی حکوومەت. پایەی سێم خۆشەویستەکانم سوڵتەی قەضائی کە پێ ئەوترێ دادگا. ئەم سێ سوڵتەیە لە هەموو زەمانێکە کە ئومەتی ئیسلام لە خێر و چاکەیە بوون ئەم سێ سوڵتەیە هەموو شوێنیان مزگەوت بووە. هەموو شوێنیان مزگەوت بووە. مزگەوت پەرلەمانی مسلمانانە، مزگەوت پەرلەمانی ئەم گەڕەکەیە، مزگەوت جێی سوڵتەی تەنفیذیە. بەخواست زۆربەی ئەحکامەکان لەناو مزگەوتە جێبەجێ کراوە، تەنفیز کراوە. قائد و دەست سەرکردە خۆی لەناو مزگەوتە بۆ ئاگای لە هەموو شتەکان بۆ ئیتر ئەمری داوە جێبەجێ کراوە. دادگا زۆربەی جار لەناو مزگەوتە بووە. من ناڵێم ئێستا مزگەوت بکرێتە مستەشفا و بکرێتە مەدرسە و بکرێتە حکوومەت بێ لێرە هەموو شتێک لێرە، بەڵام با بزانن ئەگەر هەموو ئەوانە هەر لە حکوومەتەوە حتا ئەگاتە مامۆستا و مامۆسای قوتابخانەکان و هەتا ئەگاتە دکتۆرەکان و هەتا ئەگەر لە مزگەوتەوە پەروەردە نەکراون ڕەنگی مزگەوتیان پێوە نەنشێ، وەڵڵاهی براینە ئەوە نین کە ئیسلام ئەوێ و کە ئێوە شەتانەوێ. بەختەوەری بۆ ملت ناهێنن، هەموو ئەبێ پەروەردەی مزگەوتن، هەموو ئەبێ کەسانێک بن دەستیان بەدەست نوێژ بێ. ئیسلام و دیندارێتی و زەمی کاکە یعنی من ئەگەر خوایەک لەسەر سرم نەبێ مراقەبەم کا من ببم بەکار بەدەست حەست نەکەم خوایەک محاسبەمەکە وەڵڵاهی هەرچی بێتوان هەرچی بویە پێ بکرێیکەم، دەسڵاتم هەبێ دزیەکەم گەندەڵیەکەم، دکتۆر بم قۆڵە بڕم، مامۆسای مەکتەب بم هەرچی وێژە ئەیکەم. بەڵام ئەگەر لە مزگەوت و پەروەردەکرا بێتم مزگەوت جێی پەروەردەکردنی من بێ وەڵڵاهی هەستەکەم خوایەکەم بینێ ناتوانم گەندەڵی بکەم، ناتوانم قۆڵی خەڵک ببڕم، ناتوانم خیانەت بکەم. ئەوە زۆر زۆر گرنگە. داواکارم خۆی پەروەردگار بخواتە ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتماندا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی ڕەحم بە هەموو لایەکمان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی یا رب العالمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا رب العالمین، خوایە کوردستان لە هەموو بەڵام موسیبەتێک بە دوور بگرە. یا ڕەبی خۆشی و هەرزانی تیا بەرقرار بکە، یا ڕەبی سوتەمەنی و کارەبا ئەومان باش بکە، یا ڕەبی خوایە کاربەدەستانی ئەم وڵاتە بەرەو چاکە و چاکەکاری ببە. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. مسلمان بالرزقان في غمري خوشويسمان صلى الله عليه وسلم بۆ جێبەجێکردنی ئەو فەرمانانەی کە خوا ئەمری پێکردووە خۆی لەگەڵ مسلمانانە بوو لە هەموو سەغیرە و کەبیرەیەکە، لە هەموو لە هەر شوێنێکا پێویستی بکردای لە پێشەوە بوو لە پێشەوە بوو، لە هەر شوێنێکا پێویستی بکردای لە ناوڕاست بێ لە ناوڕاست بێ لە ناوڕاست ئەبوو، و لە هەر شوێنێکا پێویست بووایە لە پشتۆ بێ لە پشتۆ ئەبوو. حتا لە کات غەزایە کاتێ سوپای ئامادە ئەکرد بۆ غەزا بە حوشترەکەی خۆی ئەڕۆیشتە پێش بزان وەزعی پێشەوە چییە، ئەهاتە ناوڕاست حتى ئەگەیشتە ئاخیر، دوای هەم ئەڕۆیشتەوە حتا ئەڕۆیشتە پێشی پێشەوە، حتا سوپاکە ئەگەیشتە شوێنی خۆی. لە جەنگی شەهر وابوو، لە هەموو کاتەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وابوو. لە بیناکردنی مزگەوتە خۆشەویستەکانم لە خشتبڕینە بەشدار بووە، لە هێنانی قوڕا بەشدار بووە، لە دانانی پایەکانە بەشدار بووە، لە هەموو شتەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی لە خەڵک جیا نەکردوتەوە، نەخۆی و نەبنە ماڵەکەشی ئەغڵب ماڵێکی عادی بووە لە هەموو مسلمانان بڵێم کەمتر بووە. یعنی ئەگەر تەماشای ماڵەکانی پێغەمبەر بکەی صلی الله علیه و سلم کە لە ناو مزگەوتا بووە بڕواتان هەبێ، یعنی نازم بە قیاسی ئێستا 3 متر بە 2 متر نەبووە، یعنی ماڵی هەر خێزانێک لە خێزانەکانی حجرەیەک بووە دەستی بەرزەوە کردایەتەوە ئیدا لە سەقفەکەی. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵکێک بووە لە ژیانەکەی لە ژیانی خەڵکە بەسیتەکان بووە. لەبەرەوەی ئەگەر تۆ وا نەژێی نازانی حاڵی خەڵک چییە،
نازانی حاڵی خەڵک چییە ئەو کاتە ئیتر خەڵکە چی بەسەرابێ تۆ بۆ خۆت و ماڵ و مناڵت های لەسەرەوە ئاگات لە هیچ نییە و نازانی لە خوارۆکی ڕۆدا